بەر لە هەموو شتێک ئەم جۆرە نووسینانە کە ڕەنگە بەشێکیان ببێتە بایۆگرافی ئەو کەسانی کە ئێوە کارتان لەسەر کردووە تا چەند خزمەت بە ئەدەبیاتی کوردیەکە لە ڕێڕەو گشتێکەوە قساکەم. قوربان دووبارە سڵاو بۆ جەناب و سپاس بۆ کەناڵی کورساتیش بێگومان حاجی قادری کۆیی ڕەحمەتی خوای لێبێ 200 ساڵ پێش ئێستا کاتێک کە باری ڕۆشنگەری و ڕۆشنبیری میلەتەکەیە بینێ و هەر کاتێ مڵۆیەکمان دروست کرد بێ داگیرکەر هاتووە سووتاندویەتی و نەغڕۆی کردووە نەیهێشتووە فەرمێ کتێب و تاریخ و کاغەز و دەفتەر بە کوردی گەر بنووسرایە زمانی مەلا و شێخ و میر و پادشامان هەتا مەحشەر دەما ناو نیشانی. ئەم خەم و هەمەی حاجی مەزن هەزار درود بۆ گیانی پاکی تا ئێستش لە ناو نەوەکانیا و لە ناو میلەتەکەیە هەر خەمێکە و هەر بەردەوامە بێتەوە. ئێمە لە گروپی گوڵنار کاتێکە هەستاین بە وەکوڵی ئامادەکردن و چاپکردنی بەرگی یەکەمی دیداری گەورەکان ئامانجی سەرەکیمان ئەتوانم بڵێم کە هیچ ئایدۆلۆژیا و هیچ حیزب و هیچ ئاین و هیچ ناوچە و هیچ کەسایەتیەک نەکراوەتە قودسیەت و چەق و سەنتەر بۆ ئەوەی پیرۆز بکرێت. تاکە شتێکە لای ئێمە پیرۆز بووە شیاوی ئەوە بووە کە قودسیەتی پێ بدرێت، شیاوی ئەوە بووە کە دەربخرێ کورد و کوردبوون بووە. ئێمە لەم کتێبەدا هاتوین ئەو کەسایەتیانەی کە لە دروستکردنی خەرمانی کوردایەتی و کوردبوونی ئێمەیە لەلایەنە جیاوازەکانی ئەدەب و فکر و مێژوو ئاین و سیاسەتە مڵۆیەکیان دروست کردو ئێمە هاتوین هەوڵمانداوە مڵۆکە بخینە سەر خەرمانی کورد و سەر خەرمانی کوردبوون بۆ ئەوەی نەفەوتێت چونکە بەداخەوە لە وڵاتی ئێمە نووسینەوەی یاداشت و بیرەوەریەکان سەرگوزەشتە و ئەزمون و دید و تێڕوانینی کەسایەتیەکان شتێکە زۆر پرۆسەیەکی زۆر خاوە. ینی کەسایەتیەکان بیر ناکەنەوە ینی کەسایەتی وامان هەیە 100 ساڵە لە بنیادنانی عێراقا لە دروستکردنی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستانە لە نووسین و وەرگێڕانە ڕۆڵێکی کاریگەری هەبوو بەڵام نەهاتوو بیری لەوە نەکردوێتەوە کە شتێک بۆ نەوەکانی داهاتووی خۆی و میلەتەکەی بەجێبێڵێ. بۆیە ئێمە پێمان وایە ئەمە دەواازەیەکی زۆر باشە لەوەش کە چاویلکەی ئایدۆلۆژیامان نەکردوتە چاوی خۆمان لەوەی کە جەنابەت سەر بە چه فکر و ئایدیا و حیزب و ئاین و ناوچەیەکی ئەمە چونکە بەداخەوە لەوەتەی ئێمە هەین کورد ئەم دەردە کوشتویەت ینی بە چاوی ئەوە کە تا تۆ چەنێ لەگەڵ منایی چەنێ لەگەڵ بیرکردنەوەی منا گونجێ ئەم کتێبە گونجێ هەزارەها کڵاو ڕۆژنە و دەلاقەی تیابێ لەگەڵ فکر و ئاین و ناوچە و بیرکردنەوە حتا سۆزی منا نەگونجێ. بەڵام ئێمە بە ئەمانەتەوە یەکەم شتەکانمان لە جەنابێت لە هەر کەسایەتێکی تر لەو 20 کەسایەتیە وەرگرتووە پێشکەشی میلەتەکەمان کردەوە میلەتەکە خۆی بڕیار بدا کە بۆن منە ئەم شتە تا چەنێ وایە و تا چەنێوانە و گروپی گوڵنار تا ئێستا نزیکەی 200 کەسایەتی کردووە بە هاوبەشی لەگەڵ کتێبخانەی گوڵشەن بەنیازین هەر لە پرۆسەی یەکەیان لە هەنگاوی یەکەمە 1000 کەسایەتی دیداری ڕاستەوخۆی 4 سەعاتی و 3 سەعاتی و 2 سەعاتی و زیاتریشیان لەگەڵا بکەین بۆ بە ئامانجی پاراستنی ئەزمون و ژیان و دید و تێڕوانینی ئەم کەسایەتیانە و نامەیە یان تەنها بەرهەمە یان کار و چالاکیە دیدارێکە لەسەر سەرەتا ژیان و پرۆفایلێکی ئەو کەسایەتیە ئەو کار و ئەزمونانەی کە بەسەریا هاتوون لە بواری حیزبایەتی و ئاین و ئەدەب و سیاسەت و حکومڕانیە ئەو کەسایەتیانەی کە ئەو دیتون ینی ئێستا ئێمە لەم کتێبە ئەتوانم بڵێم 100 بەسەرهاتی کاریگەری منەوەرەکانی کوردی تێدایە کە منیش و تۆش و خوێنەری تریش نەیەزانی بە مردنی ئەم شخصیاتش کە ئێمە ئەمە ڕسمەکانیەتی لێرە 20 کەسایەتەکەمان ڕیز کردووە و 3-4ێکیان کۆچی دواییان کردووە بە مردنی ئەم کەسایەتیانە ئەم بەسەرهات و شتە گرنگە کە پێمان وایە بۆ کتێبخانەی کوردی بۆ ڕەوتی ڕۆشنگەری کوردی بۆ بواری ئەدەب و مێژوو فکری ئەم میلەتە گرنگە بە مردنی ئەو کەسایەتی ئەو شتە چۆتە ژێر خاک چونکە مرۆڤە نە کەسێکی دڵسۆز لە دەوری بووە لی وەرگێم بە سەراتانە ینی من لە ماوەدا یاداشتەکانی فواد عارفم خوێندەوە کەمال مەزهەر بە ڕەحمەت بن هەردووکیان هەموو ڕۆژێ ڕۆژتۆ لەسەر چۆک لە خزمەتیا دانیشتۆ بە زۆر چونکە فواد عارف یەکەم وەجبەی قوتابی کۆلێژی سەربازی بوو لە دوای مەلەکیەت ینی لە 900 هاوڕێی گیانی بەگیانی مەلیک غازی بووە دوایی جەبێتەوە بە حرەس شەرەفی مەلیک غازی لە سەردەمی عەبدولکەریم و سەدام و ئەحمەد حەسەن بەکرا ڕۆڵی کاریگەری هەبوو و لینکی نێوان شۆڕشی کوردی بە سەرۆکایەتی مەلا مستەفای بارزانی ڕەحمەتی و سەرکردایەتی شۆڕشی عێراق هەر ئەو بووە. ئەم پیاوە ئەگەر کەمال مەسەر دڵسۆز نەبێ ئەم شتانەی لێوەربگرێ
ئەم شتانە ئەفەوتان و دەیەها شتی گرنگیتیان کە ئێمە ئەمڕۆ بۆ ئێمە زۆر گرنگن. بۆیە ئێمە لە ڕوانگەی هەستکردنمان بە لاوازی ئەم پرۆسەیە کە لە کووردا هەیە هەستاوین بەمە و بە خۆبەخشیش کردومانە. لە 2015 ئێمە خەریکی ئەم پرۆسین لەسەر گیرفانی خۆمان حتا ڕۆژێ چوینە خزمەتی دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوڵی وت وەڵا کاکە ڕاز پەڵە هەوری ئاسمانم بۆ دابگری باوەڕت پێ ناکەم کە ئەمە ئیشێکی سەر بەخۆ بێ. ئێوتم بەخوا دکتۆر من هیچ شک نابم بەزەگە خەڵکێکی تر بەسەر منەوە شتێکی وەرگرتووە پێ دوایە هاوکار و دەست لە پشتی کەسێکمان هەیە پێمان بڵێ بە ئێمەش ئیسفادەیەکی لێ بکەین. بۆیە ئێمە لەوە شەو ئەگونجێ بۆیە خەڵکێک هەوڵی نەداوە لە خۆمانی بگرێ بۆین لە خۆیمان بگرێ و هاوکارمان بێ لەبەرەوەی کە ئێمە زۆر سەربەخۆ بووین تەنها و تەنها ئامانجمان ڕەزامەندی کورد و سەرکەوتنی کورد و وەکوڵێ دەوڵەمەندکردنی خەرمان و کتێبخانەی کوردی بووە. زۆر باشە. ڕاستی و دروستی ئەو بابەتانەی کە ئێوە قسەی لەسەرەکەن لە دەمی کەسەکەەوە خۆی تەواوەری ئەگرن یان سرسان هەیە لە دوای ئەوە ڕەنگە قوربان لە پێشەکەەکە ئاماژەمان پێ کردووە ئێمە لێکۆڵەر و توێژەر نین ینی لە توانای ئێمەشان نییە. ینی تۆ وەرە مەسعود محەممەد بە ڕەحمەت بێ لە سێبەرگەکەی حاجی قادری کۆیە چەندێ دڵسۆزانە هاتووە بە دیوانی کەیفی جوانڕۆیی و نالی و حاجی قاتر و حتا ئەڵێ پەرابێزەکانی سەر کتێبی سیوتی کە حاجی لە باڵەکایەتی لای مەلا محەممەدی شێخ وەتمانی خوێندویانە و لەگەڵ مەلا عەبدوڵای جەلیزادە دێت دەیەوێ هەناسەیەک و ئاوازی شعرێکی حاجی یا بەسەرهاتێکی باوکی و مامەکانی بێنە بیکاتە دەواازەیەک بۆ زانینی نهێنیەک لە ژیانی حاجی قادری کۆی. ئەوەی کە بە مەسعود محەممەد دەکرێ بە ئەگونجە بە کەسێکی تاڕادێ هەم گەنج و بێ ئەزمون و کە مەزمونی وەکو ئێمەیان نەکرێ. بۆیە ئێمە نەهاتوین لێکۆڵینەوە و توێژینەوە بکەین یا بە دوواداچوونێکی وا بکەین کە جەنابتان شتێک ئەفەرمونون ئایا ئەم شتە لە بیرتان چۆتەوە کەوا بووە و وانە بووە. ئێمە ڕاستەخۆ شتەکەمان وەرگرتووە لێکۆڵینەوە و بە دوواداچوونەکان و ڕاستکردنەوە ساختکردنەوەکەیمان سپاردووە بە توێژەران و لێکۆڵەرانی داهاتوو. بە درێژایی ئەو ماوەیەش کە ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ئەکاونتی خۆمان لە پەیجی خۆمانە یەک لەسەر سێ و یەک لەسەر چواری دیدارەکانمان دائنا بە کورتی کەم ڕەخنەمان بۆ هاتووەتەوە چونکە ئەم مرۆڤانە ئەلحەمدوللا هەمویان کە ئێمە چوینەتە لایەن هەمویان بەهۆش و بە ئاگا بوون. ئیتر هیوایان هەیە ئێستاش لە ژیانە ماوە 101 ساڵ تەمەنیەتی هەیە 90 ساڵ تەمەنیەتی 87 ساڵ تەمەنیەتی هەر لە سەردەمی کۆماری شەهیدی مەرحوم قازی محەممەدەوە بۆ شۆڕشی مەلا مستەفای بارزانی بۆ شۆڕشی نوێی کورد بۆ خەباتی ڕۆشنگەری کورد بەتابەت لە کۆڕی زانیاری کورد و ئەو 4 ساڵی کە لە هەفتاوە بۆ 74 کۆڕی زانیاری کورد چ ڕۆڵێکی هەبووە و پەیوەندی نێوان نووسەران و خەباتی کورد لە پارچەکانی تری کوردستان ئێمە ئەم شتانەمان هێناوە و کەمترین هینیشمان بۆ هاتووەتەوە فیدباک و بۆ نمونە سەرنجێک کە بڵێ کاک ڕاز کاک شکار برایان ئەمە وانیە و وایە نانی زۆر بەکەمی ئەو هەستمان کردووە تەناقوز و دژیەکێگە بێت لە نێوان ئەوەی کە وتویەتی لەگەڵ ئەوەی کە هەبووە. زۆر باشە ئەوەی کتێبی دووەمیان ئەوەی قوربان ئەمە پرسیارەکان هێشتا تینوی وەڵامن. کتێبخانەی گوڵشن ئەویشی چاپ کردووە برای بەڕێزمان کاک هەڵۆ بەرزنجەیی دیدارەکەی لەگەڵ نووسەری نەتەوەی کورد کاک حەکیم کاکەوەیس کە چەند ساڵێک بەر لە ئێستا کۆچی دوایی کرد سازداوە. ئەم کتێبە دەواازەیەکە بۆ فکرێکی نەتەوایەتی کوردی پاک هەنی بە جۆرێ لە جۆرەکان حەکیم کاکەوەیس پەنجە خاتە سەر برینەکانی کورد گرفت و کێشەکانی کورد لە ڕابردوودا خستوێتێ بەر چاو ڕگەچاری بۆ دۆزیوەتەوە چارەسەری بۆ دۆزیوەتەوە ینی ئەو زۆر ژیانی خۆ بە تایبەت لە وەزع سیاسی کە لەوەیە هەبووە زۆر خوێندنەوەی هەبوو بۆ ینی باوەڕتانە بێ حەکیم کاکەوەی پەروانەیەک بووە بەردەوام لە دەور شەمعی پاکی کوردبوونا سوڕاوەتەوە سەرنجامیش هەر بەو داخە و بەو گەرمایی شەمعەوە سوتا و باڵەکانی لێبوونەوە و کۆچی دوایی کرد 1000 درود بۆ گیانی پاکی. ئەم پیاوە بەبێ ئەوەی خاتری هیچ کەسێ بگرێ بڵێ ئاینی زۆرینەی میلەتەکەم چییە یا دەسەڵاتی ڕەهای سیاسی میلەتەکەم چییە بێم بە ئاوازی ئەو ئاینە و بە ئاوازی ئەو حیزب و سیاسەتە بخوێنم هاتووە هەر لە سەرەتاکانی پێش ئیسلامەوە تا هاتنی سوپای عەرەبان بۆ کوردستان
تا ئەم دوایانەش شەڕی ناوخۆ داگیرکاری تورک و فارس تەواوی وەڵامی ئەو پرسیارانەی داوەتەوە کە لەبارەی کوردبوون و ڕۆڵی جوانی ئەو سەرکردە و کارێزما و شۆڕژگەڕانەی جوان شی کردوتەوە کە لە قەزیەی کورد لە زمانی کورد لە فەرهەنگ بنیادنانی زمان و فەرهەنگ و ئەدەب و مێژووی کووردا ڕۆڵیان هەبووە و ئەو پێی وایە سەبەبی ئەوەی کە تا ئێستا ئێمە نەبووین بە هیچ یان بۆ نمونە کورد هێشتا هەر لە کۆتایی یان لە سەرەتاکانی هەنگاونانیایەتی بەرەو سەربەخۆی و بەرەو سەرکەوتنی خۆی لەبەرەوەی کە تا ئێستا لە واتای ڕاستەقینەی کوردبوون تێنەگەشتووە ئەو دەڵێ پێویستە منداڵەکانمان بە فکر و بیری نەتەوەیی و کوردبوونەوە گۆش بکرێن هەر لە منداڵیەوە پێیان بگوترێکە بۆچی منداڵێکی تورک و فارس هەر لە مناڵیەوە عنسوریەت و بەستەمان ئەم باسی عنسوریەت و دەماگیری ناکە دەڵێ دەبێ مناڵی کورد هەر لە مناڵیەوە خۆشەویستی میلەتەکەی خاکەکەی ئاڵاکەی نیشتیمانەکەی لەگەڵ شیرەکەیان پێ بدرێ بۆ ئەوەی لە داهاتوودا بزانێ بۆچی ئەژی و بۆچی ژەمرێ زۆر باشە وەکو ژانر ئەمە توانین نایبنین بایۆگرافی ئەمە دیدارێکە ئەگونجێ بڵێن پوختەی دید و بۆچوونی حەکیم کاکەوەی سەوەکو نووسەرێکی نەتەوەی مەبەستم هەردوو کتێبەکەی بە ئەم پرۆژەکەی بەڵێ بە شێوەی گشتی ئەمەیان بە زیاتر چونکە ئەمە هەم ژیان نامە و دید و ژیان نامەیە ئەزمونە بەسەرهاتی کەسایەتیەکانە بەڵام ئەمەیان زیاتر کەمتر بەلای هەرچەندە ینی باسی ئەزمونونەکانی خۆی باسی بۆ تێڕوانی میلەتانی تریان بۆن باسی بەرهەمەکانی خۆی باسی ئەو هەوڵانەیەکە کە بۆ نمونە بیرمەندێکی وەکو مەسعود محەممەد کە مەلیک حوسێنی ئەردەن و جەمال عەبدولناسر و عەبدولکەریم قاسم و سەدام حوسێن بە عەرەبی زانیەکەی زۆر مهتەم و کاریگەر بوون ینی پێیان وا بووە کە ئاوا عەبدولکەریم قاسم نیو سەعات سەیری دەمی مەسعود محەممەدەکە لە ڕەوانبێژی و عەرەبی زانی مەسعود محەممەد سەریە سوڕمێ ئەو شەوەی کە ئیبتیسام عەبدوڵڵا دیدار لەگەڵ مەسعود محەممەدەکە سەدام حوسێن ئاوا سەیری تیڤەکەیەکە هەتا وەکو کۆتایی بەرنامەکە تەلەفۆنیش بۆ وەزیری ڕۆشنبیرەکەیەکە دەڵێ هەر سبەین ئەم پیاوە بانکەی هەرچێکی داوا کرد دەیدەیتێ مەبەستمەوەی ئەم پیاوە تەواوی بەرهەمە عەرەبیەکانی مەسعود محەممەدیش کە ئەوەش گەورەترین خزمەتە بە فکری کوردبوون و کتێبخانەی کوردی هەر هەمووەکەیانی کردو بە کوردی چونکە خۆدان لە فکر و زمانی قوڵ و پڕ لە ڕەوانبێژی مەسعود محەممەد کەم کەس دەتوانێت جورئەتیەوە بکە هەر ئەسڵەن بە عەرەبیش بیخوێن تۆ چجاوێت جورئەت بکە بیکاتە کوردی ئەم پیاوە لەم کتێبەشە باسی قۆناغ و شێواز و ئامانجی بە کوردیکردنی بەرەمەکانی مەسعود محەممەدیشەکە زۆر باشە پرۆژەی داهاتووتان چیە لەسەر ئەمە بەردەوامە بن قوربان وەکو ئاماژەم پێکرد تامەتە کتێبخانەی گوڵشان بەردەوامە بێت لە ئیشەکانی خۆی سپۆنسەری ئەم کتێبەی ئێمەشە کتێبەکە ئێمە لە 200 کەسایەتی تا ئێستا ئێمە بیستیمان کردووە چونکە ئەمە 850 لاپەڕێ و توانان نییە ئیتر تۆ لەمە زیاتریشی بکەی ناشکرێ هەمویان لە بەرگێکە بە پەلە پرۆزە و بە هەڵپڕوزاوی چاپیانکەی ئێمە لە ئێستاوە وەکوڵێ بناغە و میکانیزم و شێواز و ناوەڕۆکی بەرگی دووەمی کتێبی دیداری گەورەکانمان چێ کردووە و بنیاد ناوە ینی بۆونە دیاریمان کردووە هەتا وەکوڵێ گوڕێکمان تیا بمێنێ و ئینشاءڵڵا خاکی پیرۆزی کوردستانیش هەر بەردەوام بێت لە دروستکردنی پیاوی گەورە و ئەدیب و مێژوو نووس و زانا و مەلا و شێخ و وەکو حاجی قادر فەرمووی هەتا کورد کێڵگەی کورد و خەرمانی کورد پیاوی گەورە و کارێزما و دیاری تیابێ ئێمەش بەردەوامە بین و پێشمان وایە ئەمە منەتێک نییە بەڵکو شانازیەکە کە ئێمە بتوانین لە بنیادنانی دیواری کورد و کوردبوونا جێپەنجەیەکمان دیار باشە وەک دوا پرسیار نووسینەوەی ئەمانە بە زمانی خۆیان نووسراوەتەوە یان دەستکاری کراوە ینی حەقیقەت نەگۆڕدراوە بەڵام تەنها لە بەڵێ داڕشتنەوەیەکمان بۆ کردوون بەبێ ئەوەی زیاد و کەمی بۆ بکرێ و تەنها لە زمانی قسەکردن و ئاخاوتنەوە کردومانەتە زمانێکی داڕێژراوی نێو کتێب کە کەم خەڵک بزانێ ئەمە قسە بووە نووسین نەبوو ینی بە جۆرێک دامان ڕشتوتەوە کە هەر کەسێک دەیخوێنێتەوە ئەزانێت کابرا خۆی بەڕاستەخواتوە بە زمانێکی ئەدەبی جوان نووسیوێتیەوە و اینجا پێشکەشی ئەمەی کردووە دەستەکانە خۆش زۆر سپاس دەکەم کاک ڕیاز هەرکرد کێشە بە هیوای کاری باشتر زۆر سپاس دەکەم خۆشی